لە ئەستۆدیۆی کورسات نیوز میوانداری هۆزان بابان ڕۆژنامە نووسمان کردووە. کاگۆزان زۆر بەخێر بێت. کاگۆزان سەرەتا دەمەوێت لەوە دەست پێکەم ئەم هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران یەکەم ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوە خۆی با بڵێن ئێران و ئیسرائیلە. مەبەست لەم هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران بۆچی دەگەڕێنیتەوە؟ بەڵێ ڕاستێکی کاکەژار پێشەوەی کە وەڵامی پرسیارەکە بدەمەوە باسی ئەم دۆکترینەی کە ئیسرائیل لە بەرامبەر ئێران بەکاری هێناوە قەبارەی هێرشەکان و گرنگی ئەم جارەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران کە بەجددی گرنگە هەم بۆ ناوچەکە هەم بۆ ئێران بابەتێکی ئەوەیە کە ئیسرائیل توانیوێتی بچێتە ناو قوڵایی خاکی ئێرانەوە لە ناو قوڵایی خاکی ئێرانەوە کۆمەڵێک پایەبەرز و پلەبەرزی سەربازی و لەشکری و زانایانی ئەتۆمی ئێران بە ئامانج بگرێ. واتە لێرەدا کۆمەڵێک پرسیار دروستە بێ ئەی سیستمی بەرگری ئێران لەکوێ بوو؟ ئەی ئێران بۆ نەیتوانی لە کاتی خۆیان بەرپشدانەوەیکی بدا کە لە کاتێکدا زۆر باسیەوەکە کە بۆ هەموو جۆرە بەرپشدانەوەیەک ئامادەن بۆ هەموو جۆرە هێرشێک ئامادەن و ئەتوانن هێرش بکەنە سەر ئیسرائیل. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوویداوە بەڕاستی بەڕای من کارەساتێکی گەورەیە بۆ ئێران و هەر ئەوە ئێرانە خاتە ژێر زەختێکی زۆرەوە بۆی کە لە داهاتوودا لەناو هەم لە سیاسەتی گشتی ئێران سیاسەتی دەرەوەی هەم سیاسەتی سەبارەت بە بەرنامەی ئەتۆمیەکەیدا گۆڕانکاری دروست بکە. چون ئێوەش ئەزانن کە بە درێژایی ئەم چەند هەفتەیە کە دانووساندن هەبوو لە نێوان ئێران و ئەمریکا بە بەردەوامی وتوێتی کە ئێمە ناهێڵین ئێران دەست بگا بە چەکی ئەتۆمی و ئیسرائیلیش پێداگیری کردو و توێتی ئێمە هێرشەکەین و ئەمریکاش توێتی ئێمە جارێ بژاردەی با بڵین دانووساندن و دیالۆگمان لە پێشدایە. دواتر کە ئێران ئەگەر کۆڵی نەدا بەوەی کە پیتاندنی یۆرانیۆم ڕاگرێت و دەستی نەگات بە چەکی ئەتۆمی ئەو کاتە ئێمە دەست بە هێرشێکی سەربازیەکەین. هەرو جۆرێک کە بۆ خۆشی نێتانیاهو ڕایگەهان وتی ئێمە ئەم هێرشی ئێمە با بڵێن سەربەخۆ بووە لە پلانەکانی ئەمریکایانی هیچ ئەمریکاش بۆ خۆی ئەڵێ هیچ دەستێکی تێدا نەبوو. تەبعەن بێگومان ترامپیش بۆ خۆی ئەڵێ کە ئێمە ئاگادار بووین پێشبینی کراوە بۆ ئەم هێرشەی کە کرا بێگومان پێشبینی کراو بوو. ئەمە چەند مانگێکە باسیەکەن چەند مانگێکە لە ڕاگەیاندنەکانە باسیەکە تەنانەت ئێرانیش خۆی چاوەڕێی هێرشێک بوو. بەڵام بەڕای من ئێران چاوەڕێی هێرشێکی وای نەدەکرد. بۆ نمونە کاکەژار ئێمە لە هەرێمی کوردستان دەنگی فڕۆکەمان بیست دەنگی موشکمان بیست نیو کاتژمێری پێنەچوو لە ئێران کۆمەڵێک سوپاسالار و بەرپرسی سەربازی باڵای ئێران کوژان بە ئارمانجگیران. ئەمە کارەساتێکی گەورەیە تەنانەت دەتوانم بڵێم خاڵێکی وەرچەرخانە لە ناو شەڕی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێران واتە ئێستا ئەبینێ کە لەگەڵ زلهێزێکی دنیا ڕوبەڕووە کە قۆناغێکی زیاتر هەنگاوی ناوەتە لە چاو ئێران قۆناغێکی زیاتر هەنگاوی ناوە بەرە و سیستمێکی پێشکەوتووی لەشکری هەر ئەو جۆرێکە ئەم بەرپرسانە تەنانەت لە ناو ڕاگەیاندنەکانی ئێراندا من ئەوەشتان پێ بڵێم ناو ڕاگەیاندنەکانی ئێراندا ئەیانوت ئێمە خۆمان نازانین کە حسەینی سەلامی محەممەدی باقری عەلی شەمخانی ئەمانە ماڵەکانیان لەکوێ ژیانەکەن چۆن ئەمە لە 100 کیلومتر ئەولاترەوە ئیسرائیل توانیوێتی بچێتە ئەو قوڵایی خاکی ئێران لە تاران لە ئیسفەهان لە عێراق لە ئەهواز لە هەموو شارەکان تەنانەت ڕۆژهەڵاتی کوردستان کە دواتر باسی ئەوژەکەین هاتوتە قوڵایی خاکی ئێران لە ناو باڵەخانەیەکی پێنج قاتیدا قاتی چواری بە ئارمانج گرتووە و لەوێ بەرپرس و بەرزی لەشکری ئێرانی بە ئارمانج گرتووە. ئەمە زۆر گرنگە. ئەمە نیشانەدا کە ئیسرائیل توانیوێتی لە ناو دام و دەستگاکانی ئێران بتوانێ تۆڕێکی سیخوڕی گەورە بکاتەوە کە هەرو جۆرە ئەم هێرشانەی ئیسرائیل بۆ سەر خاکی ئێران ئەمە نیشانەدا کە ئیسرائیل ئامادەکاریەکی تەواوی کردو بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو جۆرە پلانێکی ئێران. باش زۆر باشە. هەر وەکو باست کرد لە سەرەتادا ئایا ئێران هیچ با بڵێن بەرگریەکی ئاسمانی هەیە یاخود نەخێرنیەتی و یاخود ئەم هێرشانەی کە کراوەتە سەر ئێران ئەو دەردەخەن کە ئێران هیچ بەرگریەکی ئاسمانی نییە و تێدا پەڕێت بە ئاسانی. بەڵێ ئەوەی کە بینیمان یعنی ئەگەر بەرگری ئاسمانی هەبوایە چون ئیسرائیل ڤیددیۆکانی بڵاو کردەوە ئەوەی کە بینیمان هیچی موشک نەبوو هەمووی فڕۆکەی جەنگی بوون کە چوون
تا ئێستا ئەوەی کە بینیمان ئیسرائیل بۆ خۆی هەندێک ڤیدیۆی بڵاو کردەوە فڕۆکە جەنگیەکان بوون کە چوونە قوڵایی خاکی ئێران سیستمی بەرگریەکەی لە رووسیا کڕیوە سیستمی بەرگری کە رووسیا پەیداوە بەڵام ئەو سیستمی بەرگریە بۆ ئیشی نەکرد ئەم سیستمی بەرگریە لەکوێ بوو بۆ هیچ فڕۆکەیەک نەکەوتە خوارێ چیان لێ هات من لە هەندێک ڕاگەیاندنەکانی ئێران بینیم هەندێک پاشماوەی موشەکەکان کەوتبوونە خوارێ کە ئەم موشەکانەش موشکی 500 کیلۆیی و یەکتەنین کە بە فڕۆکە جەنگیەکانەوەن یعنی هیچ موشکێکی بالستی دووراوێژ نەبووە کە بچێتە خاکی ئێران و ئێران بیخات تا ئێستا من نەمان بینیوانی لەناو ڕاگەیاندنەکان باسییان نەکردووە تەنانەت من هەرو جۆری باسم کرد ئێمە نیو سەعات نیو کاتژمێر کە لێرە دەنگمان بیست لە ئێران کۆمەڵێک بەرپرسی باڵای ئێران کوژران و کاتژمێرێک دوو کاتژمێر دوای ئەوە سیستمی بەرگری ئێران لە تاران دەستی کرد بە هەندێک جوڵانەوە ئەو جۆرێک کە میدیاکانی ئێران باسییان کرد بەڵام تا ئێستا هیچ زەرەر و زیانێک لە سوپای بڵێن ئەرتەشی هەوایی ئیسرائیل نەکەوت ئیسرائیل دیار بوو ئامادەکاریەکی زۆر گەورەی کردو هەر ئەو جۆرێک کە پێشتر ئامادەکاری لە لوبناان و لە غەزە کرد و بۆ کوشتنی بەرپرسانی باڵای حەماس و حیزب الله هەر ئەو جۆرەش چۆن لە تاران ئیسماعیل هەنیا بە تیرۆر کرا هەر ئەو جۆرەش توانی پلانێکی باشی بۆ داڕژی بۆی کە ئەم بەرپرسانی باڵای ئێران بە ئامانج بگرێ و بیان کوژێت تیرۆریان بکە ئەمە شڵەژانی بەڕای من شڵەژانێکی گەورە لە ناو ئێران دروستەکات واتە ڕاوێژکاری دەستی ڕاستی ڕابری کۆماری ئیسلامی ئێران بە ئامانجگیراوە زانایانی ئەتۆمی ئێران واتە ئەمە هەمووی پەیامە زانایانی سامان و تێڵە 6 زانایەت ئەتۆمی کوژراوە بەڵێ ئێران خۆی ئاماژە بە 6 زاناکە ڕاگەیان ئیسرائیلیەکان ئاماژە بە 9 یاددا ئەگەر هەڵە ئاماژە بەمانە ئەکەن ئەمانە هەمووی گرنگن کاکە ژار تۆ لەکوێ ئەزانی کە بەرپرسی ینی سەرۆک ئەرکانی هەموو هێزە چەکدارەکانی ئێران لەکوێ ئەمێنێتەوە تۆ لەکوێ ئەزانی کە سەرۆکی با بڵێن فەرماندەی گشتی سوپای پاسدارانی ئێران لەگەڵ بنەماڵەکەی لەکوێ ئەمێنێتەوە تۆ لەکوێ ئەزانی کە فەرماندەی بڕیارگەی خاتم ئەنبیا لەگەڵ مناڵەکەی لەگەڵ کوڕەکەی لەگەڵ ژنەکەی لەکوێ ئەمێنێتەوە و تۆ پێی ئەڵێن کیلینگ تارگێت ینی یەکسەر لێ ئەدا تۆ لەم شوێنە ئەدەی بەڕای من هەندێک لە کاناڵەکانی عەربی کاناڵی جەزیرە باسیەوە یەکرد نازانم من بەس ئەتوانم ڕایگوێزم ئەڵێ موساد لە ئێران بنکەیەکی درۆنی داناوە واتە لە ناو ئێراندا هەندێک درۆنی توانیوە بفرێنێ و لەوێ ئامانجەکانی پێکاوە بەڵام بەڕای من دووبارە یەکەمەوە شدەتی کارەساتەکە زۆر گەورەیە بۆ ئێران و هەر ئەوەش دەستی ئێران زۆر بەسراوتر و گرتووتر دەیڵێ بۆ دانوستاندەکانی ئەم شەمەیە کە باسەکەن کە قەرارە لە مەسقەت بکردێ ڕەت کرایەوە ڕەتکرد نەکراوە تا هێشتا نازانم بەڵام دیار بوو کە چون پێشتریش ئەمریکا ئەم هۆشداری دابوو بە ئێران کە ئێران نابێ بێتە خاوەن چەکی ئەتۆمی دیار بوو کە ئەم پرۆسەیەکی درێژمەودا بوو لە 7 ئۆکتۆبرەوە هەموو شتێک گۆڕا لە دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و دواتر داگیرکردنی غەزە و ئەم شەڕەی دواتر لە ناوبردنی حەماس و حیزب الله و ئیتر دیارەکە با بڵین بەندەکە دێت دەچێت بەرەو ئێران و ئێرانیش دەستی لەو بوارەدا زۆر باشە ئێران ئەڵێ وەڵامدانەوەما دەبێت یا خود وەڵامی هێرشەکان دەیدەینەوە ئایا ڕاستەخۆ پێ دوای ئێران خۆی وەڵامی هێرشەکان بداتەوە یاخود لە ڕێی ئەو لایەنەوە وەڵامی ئیسرائیل دەداتکە لە ئێرانەوە نزیکە و هەروەها ئەو هێرشانە پێ دوایە یاخود وەکو چاوەڕێ دەکرێت لە چه ئاستێکدا دەبێت کاکەجا من دائیمە وتومە ئێران بەجددی یەکێک لە وڵاتانەیە دەتوانین بڵین یەکەمین وڵاتە لەسەر هاستی ڕۆژهەڵاتی ناوین توانیوێتی سەرڕای هەموو با بڵین سزا ئابوووریەکان و دۆرپێچەکان و هەموو ئەمانە بتوانێ خۆی لەسەر پێڕاگرێ بتوانێ سیستەمی سەربازی خۆی پێش بخا بە هەر جۆرێک بوو بێت توانیوێتی لە ناوچەکەدا ڕۆڵێکی گەورەی ببینێ بەڵام پێشتر حەماس هەبوو لوبنان هەبوو بە میلیارد دلار ئێران سەرمایی کرد لەسەر ئەم لایەنە ئەم گروپانە بەڵام ئێستا چارەنووسی ئەم لایەنە دیار من حیزب الله چی لە هات حیزب الله لوبنانی چی لە هات حەماس چی لە هات ئەنسار الله یەمەن کە ئێستا وتویانە ئێمە هێرش ئەکەین و ئەگەر هێرش بکرێت سەر ئێران ئێمە وەڵام ئەدەینەوە بارودۆخی یەمەنمان بینی کە چی لە هات چۆن بردومان ئەکرێ واتە ئێران لە بواری
ئەجنداکانی خۆی یا بڵین ئەو هێزە هاوپەیمانە دەرەکیانەی تەنیا بەرتەسکە دەستی ئەو هێزەی نەماوە ئەوەی کە هەیەی وعدەی سادقی 1 و 2 بوو کە باسی کرد ئێستا من ئەو تا پێشێک کە بینە ستیدیۆ باس کرا کەناڵەکانی ئیسرائیلیش باسییان کرد کە 100 درۆنی شاهد لە ئێرانەوە چووە بەرەو ئیسرائیل حەوت سەعاتی پیانی حەوت کاتژمێری پێ ئەچێت کە ئەم درۆنانە لێرەوە بچن بۆ ئیسرائیل. ئیسرائیل خاوەن گومبەزی ئاسنینە، ئێران خاوەن S-300 بوو S-200 بوو بەڵام هیچی نەکرد. بە نیو کاتژمێر من باسم کرد بە نیو کاتژمێر بەرپرسانی باڵا ئێران هەمووی کوژران کەواتە ئێران درۆنێکی هەیە ئەینێرێت بە سەدان درۆن ئەنێرێت. ئێمە لە هێرشی پێشووی ئێران کە بۆ سەر ئیسرائیل کرا من تا شوێنێک کە بینیم من نەمبینی کە لە هێرشەکاندا بە دیاریکراوی بڵێ فلان فەرماندە کوژرا، فلان بەرپرسی باڵای سەربازی، فلان بەرپرسی باڵای دەوڵەتی ئیسرائیل لە هێرشەکاندا کوژرا. باشە ئێران ناتوانێت ئەمە ئەنجامداد ئەم هێرشانە ئەنجامداد یا خۆی ناوێت دەیەوێت بۆ شێوازە بڵێ بێگومان ئەتوانێت ئەوەی کە ئێران تا ئێستا ئەم هێرشانەشی کردووە بەڕای من وەک مەسەلەی هەبوونی دەوڵەتی ئێران وێرەکیەکی زۆری دەوێت وێریەکی زۆری دەوێت ئەوەی کە تۆ بتەوێ سەرڕای ئەوەی کە ئەو هەموو سەرمایی دانا لەسەر هاوپەیمانەکانی هێزە دەرەکیەکانی لە لوبنان لە یەمەن لە سووریا و ئەمەش چارەنووسەکەی بووە. ئێستا دیسان ئێران بە هەر جۆرێک بووە بەڕای من ئێران بە هەر جۆرێک بووە ئەوێ بگات بە چەکی ئەتۆمی و ئەمریکا و ئیسرائیلیش ئەزانن کە ئێران ئەگەر بگا بە چەکی ئەتۆمی لە ناوچەکەدا ئەم گۆڕانکاریە نوێنەی کە لە ناوچەکە ئەکرێت ئێران کە خاوەن چەکی ئەتۆمی بێ ئەتوانێت ئەم نیزامەیە ئەم پلانەی کە ئەمریکا ئیسرائیل بریتانیا فەڕەنسا وڵاتانی زلهێز دایان ڕشتۆ ئێران ئەتوانێت تا ڕادەیەکی زۆر لەمپەر بێ لە بەردەمیان ئەوەی کە ئەگەر بگا بە چەکی ئەتۆمی. بەڵام ئێرانی بێت چەکی ئەتۆمی من دایمە وتومە ئیسرائیل و ئەمریکاش قەت ینی نایانەوێت ڕژیمی ئێران بڕوخێن یا ئامانجێکی وایان هەبێ. کاتە هێرشەکە بەس بۆ ئەتۆمیەکەیە کە وەکو باسەکەی هێرشەکە بۆ نییە کە ڕژێمەکە بگۆڕن تەنها بۆ سەر پیداندنی یۆرانیۆمە تاوەکو ئێران ڕابگرن لە پیتاندنی یۆرانیۆم هەروەکو لە دانوستانەکانە ئاماژیان بەوەتەدا کە یاخود سازش لەوە بکەن کە سنوورداری بکەن یاخودەوەیە کە ڕابگیرێت. بێگومان بابەتی ئەتۆمیەکە بابەتی سەرەکی بووی کە ئێرانێکی لاوازیان هەبێ. ئیسرائیل و ئەمریکا و بریتانیا ئەم دەوڵەتە زلهێزانە تەنانەت یەکێتی ئەوروپاش ئێرانێکی لاوااستر بۆ ئەوان باشترە تا ئەوەی کە دیسان ئەزمونێکی وەک سووریا ببینەوە شەڕێکی ناوخۆی دروست بێت چون ئێران شێوانی ئێران یا شەڕێکی گەورە لە ئێران کاریگەری لەسەر هەموو ناوچەکە لەسەر هەموو جیهان دروست دەکات تەنانەت وەک شەڕی سووریەش نیە تەنانەت وەک شێوانی لە ناو تورکیەش نیە ئێران بابەتێکی زۆر جیاوازترە بە کاریگەریەکان چین کاگۆزان بۆ نمونە ئێستا وەکو بینیمان لە یەکەم کاردانەوەدا گەشتە ئاسمانیەکان ڕاگیران کاریگەریەکان لەسەر ئێران و ناوچەکە چی دەبێت؟ گەشتە ئاسمانیەکان ڕاگیران بەهای نەوت بەرز بووە بەهای زێر بەرز بووە ئەمانە کاریگەرە ئابوووریەکان لەسەرێکا لە لایەکی ترەوە کاریگەری ئەمنی دروستەکە لەسەر ناوچەکە. ئێران ئەگەر بابەتی ناوخۆی ئێران بگرینە دەست ئێران لە کۆمەڵێک نەتەوە و گەل و پێکاتە دروست بووە. تورکی تایە با بڵێن کوردی تایە با بڵێن عەرەبی هەیە با بڵێن گیلەک و مازنی و لە هەموو نەتەوە جیاوازەکانی هەیە کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە شێوازێک بشێوی لە ناوخۆی ئێران دروست بێ و هەروەها ئەم چەند هەزار کیلومتر سنوورە هاوبەشەی ئێران کە لەگە وڵاتانێک وەک ئەفغانستان و پاکستان و لە وەک با بڵێن عێراق و تورکیە و ئەمانە هەیەتی بێگومان لەنا ئەوانشدا بشێوی گەورە دروست بێ و گۆڕانکاری گەورە دروست بێ لە هاتنی لە تێپەڕبوونی خەتی ئێنێرژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئوروپا گۆڕانکاری گەورە دروستە بێت کە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری ئەبێ لەسەر هەموو ناوچەکە. عێراق ئەکەوێتە بەر ئەم پەلامارانە تورکیا ئەکەوێتە بەر ئەم پەلامارانە عێراق بۆ بەهەرێمی کوردستان بەڕای من زەرمەندی یەکەم ئەبن لەم
پەلامارانەی کە یا ئەم شەڕی کە ئەگەری هەیە گەورەتر ببێتەوە بە حکمی ئەوەی کە ئیسرائیل دەوڵەتێکی بەهێزە. بەڕای من ئیسرائیل ئێستا ئەجندایەکی ئەمریکایە لە ناوچەکە کە هەم بەرژەوەندی خۆی لە ناوچەکە دائەبەزێنێ و هەم بەرژەوەندی باڵاکانی نیزامی سەرمایهداری و ئەمریکا و زلهێزانی ئەوروپا و ڕۆژاوا خەریکن دائەبەزێنن لە ناوچەکە. بۆیە گڵۆپی کەسکی لە هەموو وڵاتان وەرگتووە. ئەگەر گڵۆپی کەسکیش وەرنەگرێ تا ڕادەیەک ئەمەمان لە ئەزمونەکانی نەتانیاهو بینیوە کە جۆرە ملهۆڕیەکی هەیە. هەر ئەمڕۆ لە لێدوانەکەی بینیمان وتی کوڕانی حەزرەتی موسا، ینی لێدوانێکی وایدا، لێدوانێکی تێکەڵ بوو بە بابەتێکی ئاینی، تێکەڵ بوو بە بابەتێکی نەتەوەیی کە ئەوان ئاوا سێری بابەتەکە دەکەن. هەر ئەو جۆرەی کە بە ماکرۆنی وتبوو وەزیری بەرگری ئیسرائیل وەڵامی دابوو توی ئەگەر تۆ زۆر حەزەکەی دەوڵەتێکی فەڵەستینی دروستکەی و زۆر حەز لێیانە لەسەر خاکی فەڕەنسا بۆیان دروستکە. واتە ئەو پێداگرن لەسەر ئەوەی کە ئێران ئەبێت ئێرانێکی لاواز بێ. ئەگەر ئێرانێکی لاواز نەبێ ئەو بەڕای من ئەو بژاردێژ لە داهاتوودا بەڵکو ئەو بژاردێژیان هەبێ بۆ گۆڕانکاری ئێران و ئەمریکا لەلایەکەوە لە دانوستانە بوون. لەلایەکەوە دۆناڵد ترامپ خۆی گڵۆپی سەوزی هەڵکردبوو بۆ نەتانیاهۆ تاوەکو هێرش بکاتە سەر ئێران. ئەمانە چیمان پێ دەڵێت یاخود کۆتایی ئەمە ئەگا بەچی؟ دیارە لە دانوستانەکاندا ئەو جۆرەی کە ئەمریکا ئەیویست ئەنجام بگرێ لە دانوستانەکاندا ئەنجامی نەگرت. بۆیە بە شاراوە بەڕای من قسەکانی دیار بوون چەند کاتژمێر پێش هێرشەکان وتی هەموو خەڵکی ئێمە کەس نەچێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنە دەرەوە و شتی گەورە کارەساتی گەورە ڕوئەدا دیار بوو کە شتێک ڕوئەدا. دیارە لە دانوستانەکاندا ئێران ئەو جۆرەی کە ئەمریکا ئەوێ ملی بۆ کەچکە یا دان بە خواستەکانی ئەمریکا بدێ، ئێران ئەمەی نەکردو. بۆیە ئەمریکا گڵۆپێکی سەوزی شاراوەی بۆ ئیسرائیل داگیرساند کە ئەتوانی بەڵێ بە نەڕاستەوخۆ کە تۆ ئەتوانی هێرشێکی بۆ ئەوەی کە ئێمە دەستمان بەهێزتر بێ لە دانووساندنی داهاتوو لەگەڵ ئێران و ئەمە لە چەند ڕۆژی داهاتوو ئەبینین یا دوو ڕێگای هەیە. یا دانووساندن ئەکرێەوە ئێران مەجبورە ئەم داخوازیانەی ئەمریکا ئیسرائیل ئەمانە پێک بێنێت، یا ئەوەی کە نا ئاستی گرژی ململانیەکان ئەچێتە قۆناغێکی گەورەتر کە بڵێسێ ئەو ئاگرەش هەموو ناوچەکەش ئەگرێتەوە. حوسام بابان ڕۆژنامەنووس زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس.